سەیری ئەم فەرمایشەی پێغەمبەری خاتەم بکەن صلی الله عليه وسلم چۆن موعجیزەیەکی گەورەی لە خۆیەوە گرتووە. پێشەوە ئوسامەی کوڕی زەید ڕزای رب العالمین لەسەر بێ دەڵێ أشرف النبي صلى الله عليه وسلم على أطم من أطام المدينة فقال هل ترون ما أرى إني لأرى مواقع الفتن خلال بيوتكم كمواقع القطر متفق عليه أخرجه البخاري ومسلم وأحمد. دفرمي رسول الله صلى الله عليه وسلم لسر قلايك لقلايكان مدينة سرنجي مدينة دا أطم بقلايك دا قترين لبردروس كرابي فرمي سرنجي مدينة دا پیغمبری خاتم فرمي صلى الله عليه وسلم هاولا كانم صحابة كانم آية أوي من دايبينم ايوش دايبينن هەڵبەتە گومانی تیادانی هاوڵانش فەرمویانە نەخێر ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە نایبینین ئەوەی تۆ دەیبینی. پێغەمبەری خاتم فەرمووی صلی الله عليه وسلم من شوێنەواری فیتنە لە نێو خان و ماڵەکانی ئێوەدا دەبینم وەک دڵۆپی لێزمە باران دادەبارێ بەسەر ماڵەکانتانەوە. چۆن باران لە ئاسمانەوە دادەبارێتە سەر ماڵ و خانوەکانتانەوە ئاوا فیتنە و ئاشوب لە ئاسمان دادەبارێتە سەر ماڵ و خانوەکانتانەوە. بەڵێ ئەمڕۆ لە ڕێگای قەمەڕە سناعیەوە چی فیتنە و ئاشوبێک ڕوو لە ماڵەکانمان دەکا خەتێکی 24 ساعتیمان داناوە هەمومان خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکانین کە بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکان گەورەترین ئاشوبێک کە ڕووی لە خێزان و لە کۆمەلگا کردووە. پەیوەندی خێزانی نەهێشتووە، پەیوەندی کۆمەڵایەتی نەهێشتووە، دینداری کز و لاواز و زەعیف کردووە، حیا و ئابڕووی جارانی نەهێشتووە لە نێو کۆمەلگادا. بەڵێ پەیوەندە ناشەرعیەکانی زۆر کردووە، بەڵێ مێشکمانی کس کردووە، چاومانی لاواز کردووە، بەڵێ لە خوا و لە دوا ڕۆژ و لە ئاخیرەت بێ ئاگا و غافڵی کردوین. هەمومان سەرقاڵین و زۆر بەشمان بەڕاستی بە شێوازێکی خراپ بەکاری دێنین و ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕاستی زیانەکەی زۆر زیاتر و زۆرترێکە لە سوودەکەی. بەڵێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژگاری خۆیان لە مەدینە فەرمووی من دەبینم فیتنە و ئاشوب دادەبارێتە سەر ماڵ و خانوەکانتانەوە وەکو دابارینی لێزمە باران. ئەمڕۆ شەڕی ئەوە نەماوە بە تەڕکەسینی و بە نازانم ئەو جۆرە شانە شەڕ بکەی بەدەماچە بەوانە. ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە هەمووی سارۆغە و هەمووی قەزفە و هەمووی درۆنە و چەکی ئەتۆمیە و یەک دوگمەیەک دادەگرێ شارێک و وڵاتێک و مەملەکەتێک وێران دەکات. پەروەردیگار بە لوتف و کەڕەمی خۆی مەملەکەتی ئێمە بپارێزێ لەو شەڕ و شۆڕەیە لەو حەربەی کە ئێستا ڕووی داوە. بەڵێ ئێستایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی چۆن دەبینین حەرب کوشتن و کوشتنکاری ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر و زۆرتر سەر هەڵدەدا، زیاتر و زۆرتر بەرەو هەڵکشان دەڕوا.